لە نێو ئەم هۆڵەدا باس لە زیادبوونی ئەو دەستدرێژی و پێشێلکاریانە دەکرێت کە ڕۆژانە دەکرێنە سەر کچان و ژنان لە شوێنی کارەکانیان. چالاکوانانی بوارەکانی ژنانیش دەڵێن قەیرانی دارایی بە پلەی یەکەم و نەبوونی هۆشیاری پێویست لای ڕەگەزی نێرینە بە تایبەت بەرامبەر بە ژنان و کچان زۆر کاتوای کردووە. کچان ناچار بکرێن لە پاڵ کارەکانیاندا پێشێلکاریان بەرامبەر بکرێت و بۆ مەبەستی نەخوازراویش بەکاربهێنرێن. ئەمە وەرکشۆپەمان کردووە ئەوەلەن بۆ هۆشیاریکردنەوەیە بۆ ژنان کە لە شوێنی کارن و هەروەها بۆ زانیاری زیاتر وەرن کاتێک کە تووشی لەو حاڵەتە بتوان چۆن چارەسەری بکەن و چۆن ڕێگای یاساییەکان بگرنەبەر. هەڵبەتە وەکو ئەبیستین ئێمە کە ئەم حاڵەتانە زیادی کردوێش بەهۆی چەند فاکتەرێکەوەی کە قەیرانی دارایی هەیە، قەیرانی کۆمەڵاتی و قەیرانی سیاسیش هەیە کە ئێمە ئەبینین ئەم شتانە هەیە. دەستدرێژی و پێشێلکاری بەرامبەر بە ژنان لە کوردستاندا حاڵەتە نەبۆتە دیاردە. وەک ئەم چالاکوانە دەڵێت گەر یاسایەکی وەها بەهێزە بێت ڕەنگە بربەمە بگرێت، بەڵام لە ئێسادا ترسی ئێمە لەوەیە زیاتر ئەمە لە کۆمەڵگادا تەشەنە بکات و بێ ئەوەی تاوانکار سزای یاسایی بدرێت. بنبڕکردنی ئەم حاڵەتانش بە شتێک ئەبێت کە یاسایەکی بەهێزدا بنرێ بۆ ڕوبەڕبوونەوەی ئەم حاڵەتە. یعنی لە هەر شوێنێکە لە مؤسسەیەکە لە دەستگایەکە لە شوێنێکە کە خاوەنکاری کۆمپانیایەکی تایبەتی هەیە ئەم حاڵەتانە ڕووی بە ئەو کەسی کە ڕوبەڕووی ئەم حاڵەتە ئەبێتەوە بتوانێت سکاڵایەکی یاسایی تۆمارکە. هەچ کاتێ سکاڵای یاسایی ئەگەر یاسا هێزێکی بەهێزی هەبێ ئەو کەسانی کە ڕوبەڕووی هەراسانکردن ئەبنەوە ئانج دەتوانن سکاڵایەکی یاسایی تۆمارکەن. کێشەی ئافرەتان لێرەیە لەوەیە کە ناتوانن بە شێوەیەکی جەریئی داوای مافی خۆیان بکەن لەبەرەوەی یاساکان زۆر بەهێز نین لەم ئاستەیە. هەرچەندە هیچ ئامارێکی ڕەسمی لە بەردەستدا نییە، بەڵام بە پێی بەدۆداچوونی ڕێکخراوەکانی داکۆکیکار لە مافی کچان و ژنان ڕێژەی دەستدرێژی سێکسی و پێشێلکاری بەرامبەر کچان و ژنان ڕۆژانە زیاتر دەبێت و حاڵەتی جۆرا و جۆر تۆمار دەکرێت کە ئەمەش مەترسی لەسەر ئایندەی کۆمەلگا و تێکدان و هەڵوەشاندنەوەی شیرازەی خێزانەکان دروست دەکات. گۆران سەید نووری، گەلی کوردستان، سلێمانی.